بەناوی خوای گەورە بینەرانی بەرنامەی ئارێزە سڵاوی خوای گەورەتان لێبێت لە ئەڵلقەیەکی نوێی بەرنمەکەتاندا بەرنامەی ئارێزە دێنەوەلاتان بەرنامی ئەم جارەمان سەبارەت بە ڕۆڵ و کاریگەری ژن لە چەسپاندنی ئاشتی لە خێزان و کۆمەڵگادایە. وەک دەزانین خێزان یەکەم ژینگەیە کە تاکتیایدا پێدەگات و ئاکار و ڕەوشتەکانی ڕنگدانەوەی ئەو ژینگەیە کە تیایدا پێدەگات تو پەروەردە دەبێت. سۆز و خۆشەویستی لە ناو خێزاندا گرنگی و کاریگەریەکی زۆر گەورەی هەیە لەسەر دروستبوونی کەسایەتی و بیرکردنەوە و هەڵوێست و مامەڵەی تاک لەسەر لەگەڵ دەوروبەریدا. دڵنیاین لەوەی کە دایک یەکەم ئەتوانی بڵین کارکتەری سەرەکیە لە خێزاندا و کاریگەری و ڕۆڵێکی زۆر گەورەی هەیە لە سەرچاوی خۆشەویستی و ئەوین و پەیوەندی تونند و تۆڵە لەگەڵ تاکەکانی خێزاندا. بۆیە چەندە دایک لەسەر خۆ و نەرمونیان و دوور لە تونند و تیژی بێت، چەندە مامەڵەیەکی تەندروست بێت لەگەڵ ڕۆڵەکانیدا. ڕنگدانەوەی ئەو هەڵسوکەوت و مامەڵەی دایک لەگەڵ باڵێن دەوروبەرەکەیدا ڕنگ دەداتەوە لەگەڵ تاکەکانی ناو خێزان و بەتایبەت مناڵەکان ئەوانەی کە پەروەردە ئەبن لە بەردەستیە. چاندنی یانی لێبوردەیی و خۆشەویستی و ئاشتی خوازی لە تاکدا کاریگەری یەکەمی لە دایکەوە دروست دەبێت. بۆیە ویسمان لە بەرنامەی ئەم جارەدا زۆر جەخت لەسەر ئەو حاڵەتە بکەینەوە کە تا چەندە پەیوەندی با بڵێن ئاشتی لە خێزان و کۆمەڵگادا بە ڕۆڵ و کاریگەری ئافرەتی لەسەرە. لەم بەرنامەیەدا پێمان خۆش بوو میوانداری خات و قومریە بەرزنجی بکەین و لە سەر ئەم بابەتە شرۆڤەی ئەم بابەتی کاریگەری ژن لە چەسپاندنی ئاشتیە لە کۆمەڵگە و خێزاندا بکەین. سەرەتای بەرنامەکە قومری خان حەزەکەین بە خێراتن تەکەین سەرچاومان حەزەکەین بینە لای ڕپۆرتاجێک کە هاوکارانمان ئامادەیان کردو و دواتر دێینەوە لات بۆ تەواوکردنی بابەتەکە. ئافرەت تا چەند ڕۆڵ و کاریگەری هەیە لە ئاشتەوایی نێوان خێزان و کۆمەڵگایە؟ ئەوان ئاشتەوایی دەڵێ کاسێ پڕ ئاشتی ماڵەوەیە، بەڵام کە ئافرەت لێ هاتوو توانای قسەکردن و بەرگریکردن لە خۆی هەبوو، داوای مافەکانی خۆی کرد، بێگومان ئەو خێزانە دەبێت خێزانێکی بەختەوەرتر خێزان، بەڵام بەرەگرنگەوەی بەرامبەرەکەی وەکو هەڵوێز دەی وەربگرێت، نەک وەکو کاردانەوەیەکی خراپ لە بەرامبەریدا. ئەمە دەڵێن نیوەی کۆمەڵە، بەڵام تەواوکەری نیوەکەی تریشە. وەڵای بەڕێی من لە 100% دەوری هەیە و دەورێکی ئەساسیشی هەیە لە پێشینان و تویانە ئاڵێ ژن دروستکەرەی ژیان و ڕوخێنەری ژیانیشە بە قەنەعەتی من لە 100% بەڕێی من. چۆن کاریگەری ئافرەت لە هەموو کەسێ زیاترە. خێزان هەر ئافرەت دروستیران کە مناڵ بە خێوکردن، ماڵ بەڕێوە بردن. 100% ڕۆڵێکی زۆر باشانەیە، بە تایبەتی لە ناو ماڵەیان لە پێکەوە ژیانە. لەو کاتە ڕۆڵێکی زۆر گرنگیان هەیە. خۆی هەر لە حەدیثە ئافرەت نیوەی ژیانە، ئەگەر ئافرەت نەبێت ئەوە ژیان بەردەوام نابێت. وڵا ئافرەت یەکەم کەسە لە ڕۆڵی ئاشتەوانیە، چونکە بۆ پەروەردەی مناڵەکانی، بۆ خوشک و برایەکانی، بۆ کۆنا و کۆمەڵ ئافرەت هەموو نمونەیەکە بۆی شکا بەس ئافرەت دەتوانێت ئەو ڕێگایە دابنێکە خێزان و کۆمەڵەمی بکاتەوە بەیەک، هەریش دەتوانێت قسەیەکی ڕێک بکات یان ڕێگایەکی ڕاست دابنێت. ئەگەرەوە هات قسەیەکی کرد یا بوختانێکی کرد یان قسەیەکی بە خواری کرد چییە بێ؟ ئاژاوەکان هەمووی دەست پێکات. ڕۆڵی سەرەکی هەیە. ئافرەت پێگەی ناو خێزان ئافرەتە، کۆڵەکەی ماڵەکە ئافرەتە، ناو خێزانە لە هەموو بوارەکانە. وڵی باشە، ئەگەر ئافرەتەکە عەقڵ بێت، کەسێکی ئاسایی بێت، خۆشنویر بێتوانێت کە ئاشتەوایی بێت. جاروا هەیە پیاوێکە، جاروا هەیە کەسێکی سێمە واکاتە بێتەوەی کێشەیەک ناو خێزانە. هەموو کاتێک ئافرەت نییە بۆ شات کاریگەری ئەبێت، بەڵێ هەیە ئافرەتەیە بە شازێک ئەبێتە هۆی کێشە، جاروا هەیە پیاواکە، جارواە کەسی سێمە، کەسی دەرەکیە، شت نییە هەموو جارێک ئافرەتێک. وڵای ئافرەت زۆر کاریگەری هەیە، چونکە ئافرەت دایکە توانێت هەموو شتێ بکات، لانی خۆشی ماڵەوە، دروستبوونی ماڵ و خێزان و مناڵ و تر طبعاً پیاوی هەرچاوی لە دایکی مناڵەکانێتی بزان چۆن هەڵسوکەوت دەکات
طبعا بۆ دروستکردنی ئاشتەوایی ئافرەت زۆر دەورە بینێت. ئافرەتێک لە ماڵێکە ئەتوانێت ئاشتەوایی تەواو بنێن لەو ماڵە، ئەتوانێت ئەو ماڵە بە جوان منداڵەکانی پەروەردەکە بە جوانی ئەو ماڵە بە هێمنی پارێزی، ئەتوانێت و ماڵش تێکدا بە هەموو شتەوەی ئاژاوە و کێشە دروستکە بۆ ماڵ ئەو خێزانە. ئەو ماڵ و خێزان ژۆک و دارێ وایە کە چۆن ڕیشیە بێ بۆ برا و خوشک و کەس و کار و ئەبێتە وەی دروستکردنی ئاژاوە لە دەوروبەری خۆشیان نەک هەر ماڵەکەش. دووبارە سڵاوتان لێبێت. دیارە دوای بینی ڕپۆرتاجەکە لەگەڵ هاوکارم قمری خان پێم خۆشە لەسەر ئاشتی و گرنگی ئاشتی لە ڕۆڵی ئافرەت لەگەڵ ئاشتی لە کۆمەڵگە و خێزاندا. قمری خان جەنابەت چیت هەیە لەسەر ئەو بابەتە؟ بەناوی خۆی گەورە و میهرەبان، دەستخۆشی لە جەنابتان و دەستخۆشی لە تەواوی ئامادەکارانی ئەو بەرنامەیە دەکەین. دەستخۆشی بۆ خاتوونی ئامادەکاری ڕپۆرتاژەکەش دەستیان خۆش بێت. دیارە ئاشتی پێویستیەکی ئاینی مرۆڤایەتی شارستانی و کۆمەڵایەتی و ئابووری و سیاسی و دەرونیە. بۆیە زۆر گرنگە ژنان ڕۆڵێکی زۆر بەرجەستەیان هەبێت لە چەسپاندنی ئاشتی و بەدیهێنانی ئاشتی خێزانی و ئاشتی کۆمەڵایەتی. بۆ قسەکردن لەسەر ئاشتی من پێم باشە پێناسەی چەمکی ئاشتی بکەین و بۆ پێناسەی چەمکی ئاشتیش وەکۆی کە ئێمە موسڵمانین و لە کۆمەڵگەیەکی موسڵماندا دەژین و سەرچاوەی ژیانی ئێمە سەرچاوەی ژیانی موسڵمانان قورئانی پیرۆز و سنەتی پێغەمبەر صلی الله علیه وسلمە. هەر بۆیە پێم باشە بۆ پێناسەی چەمکی ئاشتی بگەڕێنەوە بۆ ئەو سەرچاوە پیرۆزە کە دەفەرمێت وأصلحوا ذات بينكم، ولا آياتك تردا دفرمي إنما المؤمنون إخوة فأصلحوا بين أخويكم. كواتا بپی سەرچاوەی ئاینی پیرۆزی ئیسلام کە دەستور و یاسای ژیانمان ئێمە لە قورئان و سنەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم وەردەگرین، چەمکی ئاشتی چەمکێکی زۆر پیرۆزە و خوای تەبارەک وتەعالی لە قورئانی پیرۆزدا بە جەخت و بە سیغەی ئەمر باسی لێوە دەکات. بۆیە ئاشتی بەڕاستی پەیماننامەیەکی ئیجتیماعی، پەیماننامەیەکی کۆمەڵایەتیە کە لە نێوان گروپێک جەماعەتێک کەسانێکە دەبەسترێت بۆ ئەوەی لە ژیانیانە پابەند بن بەو پەیماننامەیە کە یەکێک لەو پەیماننامە پیرۆزانە کە لە ژیانی مرۆڤەکانە دەبەسترێت پەیماننامەی دروستکردنی خێزانە و بنەماکانی دروستکردنی ئەو خێزانش هەردوو ڕەگەز ژن و پیاون و هەر یەکەیان ڕۆڵێکی زۆر گرنگ و بەرجەستەیان هەیە لە بەرجەستەکردنی بەختەوەری لە خێزانە کە ئامانج لێی پێش هەموو شتێک ئارامش و پێکەوەیی و سوکنابەخشینە بە یەکتری. بۆیە بەپی ئەو سیفەتە بایۆلۆجیانەی و ئەو سیفەتانی کە ئافرەت هەیەی پێویستە یەکێک بێت لە کاراکتەرە هەرە بەهێز و سەرەکیەکان لە چەسپاندنی ئاشتی لە خێزاندا و پاشان ئەم چەسپاندنی ئاشتی لە خێزانەدا ڕەنگەداتەوە بۆ بازنەیەکی فراوانتر کە کۆمەڵگەیە. دیارە قمری خان وەک دەزانین حکمی ئافرەت با بڵێن زەرمەندی یەکەمە لە کاتی بوونی سڕاع و کێشە و گرفت لە کۆمەڵگەکاندا و لە خێزانیشدا. ئێمە لە چەندین بەرنامەشە باسمان لە کێشەکانی ناو خێزان و ئاژاوی ناو خێزان کردو. ئەگەر بیکەین بە شێوەیەکی گشتیش لە کۆمەڵگاشتا کاتێک کە ئاژاوە ئەبێت کێشە ئەبێت بە حکمیەوەی ئافرەت با بڵێن زۆر هەستیارترە و زۆر با بڵێن چاوی زیاتریشی لەسەرە. زەرمەندی یەکەمیش لە هەموو گرفت و کێشەکاندا چ لە ئاستی خێزان سیرکەین چ لە ئاستی کۆمەڵگا سیرکەین ئافرەتە. ئەم لە ڕووی ڕۆحی و سۆز و دەرونیوانێ کاریگەریکی زۆر خراپی لەسەر دروستەکە. هەموو کوتمان تاکی داهاتوش لە بەردەست ئافرەتدا پەروەردە ئەبێت. بۆیە با بڵێن کاریگەری ئەم حاڵەتی با بڵێن بوونی گرفت و کێشە و ئاژاوە و شەڕ تایە زۆر کاریگەریکی خراپ لەسەر لایانی دەرونی ئافرەت و لایانی کەسایەتی ئافرەت دروست دەکات.
هەر بۆیە ینی ئەگەر سەیرێکی لە ڕوویەکی کەوت سەیری دەقە قورئانیەکان بکەین زۆر باسی ئەوە کات کە ئافرەتان ڕۆحیەتی ئەویان زیاتر تایە ئاشتی خواز بن ئاشتی بێنە ئاکار ینی خوای گەورە ئەو حاڵەتی پێبەخشیون سیرێکی لە بەسەرهاتی سڵحی هودەیبەیە کاتێک کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم سڵح بکات لەگەڵ ئەهلی مەکەیە سەحابەکان پیان ناخۆشە و نایانەوێت ینی نەک بێ ئەمری بکەن بەس نایانەوێت لەگەڵ یا بچنە پێشەوە کاتێک پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەوێت ئیحرام بشکێنێت و نەچێتە ناو مەکەوە لەسەر قسەی با بڵێن ئەوانەی کە لە مەکەیا بوون بەگوێی ناکەن ئەڵێن باوانەکەین ئەوەنە بێتاقەتن نایانێت بەدەنگیەوە بێن نەک دەریشی ببڕن بەڵام لێرە لەگەڵ ئومو سەلەمە کە خێزانێتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ڕاوێژەکە ئومو سەلەمە پێ فەرمێ بڕۆ خۆت بیکە نەک یعنی بە زەخت و زۆر خۆت ئەو شتە ئەنجام بدە کە ئەتەوێ بیکەی با ئەوانیش بە دوات تا بیکەن نەک یعنی زۆریان لێ بکەی بۆ ئەوی بیکەن سەیرەکە ئێمە هاندانێکە بۆ ئاشتی لە بەسەرهاتی یعنی ئەوەی تێبینیەکی لە بەسەرهاتی فرعون لەگەڵ خێزانەکەی ئاسیا خاتون کە لە قورئانە باسەکرێت باسی خێزانی فرعونەکات کە ئافرەتێکی چاکە خواز و خێرخواز بۆ ئافرەتێکی ئەوە بۆ ڕوشی لە دین کردووە لە ئەنجامی ئەو زوڵم مستەمەی کە فرعونێکا و هەموو خەڵک بەدەستیەوە چەوسێتەوە خێزانەکەش یەکرێتەوە کازانێ کە ئیماندارە بۆیە ئەو لێرە یعنی کە سزایە داو ناڕەحەتیەکان بەرامبەر فرعون سیرەکەی هەڵوێستێکی ڕق دەرنابڕێ لە مقابلە ڕوو لە خوای گەورەکە خوای گەورە لە قورئانە ئاماژەیەناڵێ ربي ابني لي عندك بيتا في الجنة ونجني من فرعون وعمله خوای پەروەردگار تۆ یارمەتیم بە چیم بۆ بکە ماڵێکم لای خۆت لە بەهەشتا بۆ دروست یعنی ڕزگارم کە لە دنیاش لە فرعون ڕزگارم کە نەک فرعون شتی خراپ بڵێ ئەڵێ من ڕزگار کە لە دەستی سێرەکی ئافرەتان دائما هاندەرن بۆ ئەوەی کە ڕووە ئاشتی خوازن ڕۆ سڵحیەکە بگنە بەر نەک ڕووی تون و تیژی و بەو سیفاتە هەیەە کە بەو سرشتەی کە هەیەە کە سرشتی نەرمونیانی و ئاشتی خوازی و تعاطف و يعني ئەم سرشتە زاڵە بەسەر زۆر ڕاستە هەر وەکو ئەوەی کە جەنابەت ئاماژەت پێدا بۆ تەئکیدکردنەوە لە سەر قسەکانی جەنابەت دیارە وەکو وتم ئێمە سەرچاوەی ژیانمان قورئانی پیرۆزە لە قورئانی پیرۆزدا لە 118 شوێنە باز لە ئاشتی کراوە و لە بڵێن لە 110 ئاەتا دیسان تەئکیدی لێکراوەتەوە لە 44 سوورەتی قورئانە هاتووە ئەمە ئاماژەیە بۆ ئەوەی کە ئاینی پیرۆزی ئیسلام پەیام و خیتابی ئاینی پیرۆزی ئیسلام جەخت لەسەر ئاشتیە کاتەوە بە هەموو جۆرەکانیەوە کە کاریگەری ڕاستەوخۆی هەیە یا لە چەندین ئاەتە بۆ نمونە ئاشتی بەسراوەتەوە بە ئیمانەوە واتە کەسێک کە باوەڕدارە کە ئیماندارە ئەبێ چی بێ ئەبێ ئاشتی خوازیش بێت کە دەفەرمێ فەمەن ئامەنەوە ئەسڵەحە واتە ئەو کەسی کە باوەڕی هێناوە و کار بۆ چی دەکە کار بۆ ئاشتی دەکە بۆ ئیسلاحەکە بۆ چاکوازیکردنەوە زیاتر ڕوو لە ئاشکردنەوە بەڵێ یا لە شوێنێکی ترە بۆ نمونە دیسان ئاشتی و ئاشتی خوازی بەسراوەتەوە بە تەقواوە فەمەن اتەقا وەئەسڵەحە ئەمەش دیسان جارێکی ترە جەختکردنەوەیە لە پەیامی قورئانی بۆ ئاشتی بەڕاستی و لە شوێنێکی تر دیسان ئەی بەستێتەوە بە تەوبەوە واتە ئەو کەسی کە تەوبە ئەکا و بۆ ئەگەڕێتەوە بەلای خوای پەروەردگار ئیلا الذین تابوا وأصلحوا دیسانەوە ئەبێ ئەو ڕۆحی ئاشتی خوازیە تایە چی بێت زیندوو بێت چونکە ئەگەر ڕۆحی ئاشتی خوازی لە ناخی مرۆڤەکانە بە زیندویی نەمێنێتەوە دیارە ئەبێتە هۆی شەڕەنگێزی و فەساد و بڵێن سەر هەڵدانی تونند و تیژی بۆیە پێویستە لە بەرجەستەکردنی ئەم پەیامانەی قورئانی پیرۆز و لە بەرجەستەکردنی گرنگی ئاینی پیرۆزی ئیسلام بە ئاشتی ژنان ڕۆڵێکی زۆر زۆر بەرجەستەیان هەبێت چونکە ئەم ڕۆحی ئاشتی خوازی ئەم ڕۆحی حەز لە هێمنی زیاتر لە تایبەتمەندیە و لە سیفاتە سرشتیەکانی ژنە کە خوای پەروەردگار هەر بە حکمت ئەو سیفاتانی لە ژنە خەڵق کرد و دروست کردو زۆر جوانە لە بەسەرهاتێکی ئەوەی کە لە قورئانە ئاماژە بە یەکێک لە دەسەڵاتدارە ئافرەتەکانە کە ئەمەش دیار لە بەرنامەیەکەش ئاماژەمان پێکردەوە کە یەکێکە لەو ئاماژانەی کە زانایان ئەڵێن بەڵگەیە لەسەرەوەی کە ئافرەتان ئەکرێت دەسەڵاتدار و پرسیر بن باز لەوە کات کە بەلقیس کە یەکێک بووە لەو مەلیکانەی لە سەردەمی حەزەتی سولەیمانەوە کە حەزەتی سولەیمان پێغەمبەرێک بووە کاتێک کە حەزەتی سولەیمان با بڵێن جوابی بۆ ئەنێرێ کە ئەوان خۆرپەرست بوون جوابی بۆ نێرێ بۆ خواپەرستی و بەگوێکردنی
ڕێکخراوکردنی خوای پەروەردگار هەڕەشەی لێکا کە با بڵێن جێیشێک بەرێ بۆ سەر شارەکان کەمان زاڵم من وەستامکارن بەلقیس بە شێوەیەک وەڵامەتوانێ یەکەم بنەمە شورا بە قەومەکە یەکات لە دوایە لە ئاەتەکە فەرمێ کە کاتی قەومەکەی ڕووی تێکەن ئەڵێ ئینا ئولو بەئسین شەدیدین يعني ما خلقك بتواناوين نقد بمعنى شرقين وبشينا سريان والامر اليك فانظري ماذا تأمرين الان بلام ايش بدستو تو جوده معني تو بالريال بقى شرقين يعني كين سيركي لا اماجكي قران اماجه بوكا كسروشتي افرتان كاتك دا صلاه داريشن حزن للشرنيه حزن لاشتيا بو اواجوا بقى انا افرمي بلقيس يعني لآتكي قرآن قصكي أو جرت فرمى إن الملوك إذا دخلوا قرية أفسدوها وجعلوا أعزة أهلها أذلة وكذلك يفعلون هل كاتك ولاتك شر ويتيبكات خلقك بابين ليان تيجتي ويراني الرولو شو أنا أكاد وخلق بدا صلاتك بيد صلاة ابن زليل بن لبلو يعني باسي أواك أما جبوا باشر نكين لجاتي وأشتيها الله بجري وخوي لنص قرآنك وباسك عليه دیاریەکیان بۆ نێرین فناظرة با بزانین ئەوان چیەکەن تەماشاکەین بزانین ئەوان نەتیجەی دیارێکە ئاشتیش هەڵە بژێرن ئەوانش یعنی سەیرەکەی ئاماژەی قورئانی باز دەوا کات کە ئافرەت سروشتێکی ئاشتی خوازانەی هەیە و لە کاتی دەسەڵات داریشە حەزی لە شەڕ بەردەستەکردنی شەڕ نییە لە کاتێکا کە دەسەڵاتی هەیە و جێیشەکەڵێ ئێمە ئولو قووە خاوەن جێیش و قووەت و دەسەڵاتین ئەگەر تێ شەڕ بکەی بەڵام قورئان باسی بەلقیسەکە لە بەلقیس لەم لەحزەیە ئاماژە بە وێرانکاریەکە ئەڵێ ئەگەر شەڕ ببێ وێرانکاری دروستە بێ خەڵق بەردەسەڵاتەکان بێدەسەڵات دەبن بۆ ئەم حاڵەتە دروستکەین نەجاتی ئەمە دیاریەکە نێرین و هەوڵێن سڵح کەواتە ئەتوانین بڵێن سیفاتی ئاشتی خواز ئەتوانین بڵێن زیاتر لە سیفاتی لە تایبەتمەندیەکان یا لە سرشتی ژنا بەرجەستە دەبێت کە ئەتوانین بڵێن لەو سیفەتانە ئیخلاص وانە ئیخلاص لە هەر کارێکا کە ئیکە هەر لە پەروەردەکردنی مناڵەوە بیگرێت تا هەر کارێکی ترکە لە ئەستۆی دەگرێت سیرەکەین ئافرەتان هەوڵەدەن بۆ پەڕی ئیخلاصەوە کارەکەیان جێبەجێ بکەن یا سەبر و تەحمولیان زیاترە ئەمێژێکێکی تر لە سیفاتەکانی کەسانی ئاشتی خوازەوە کەسی کە ئاشتی خوازە هەمیشە لە بەرامبەر ناڕەحەتیەکانە سەبر و تەحمل و ئارامگری زیاتری هەیە یا ئەبێ حکمەتی زیاتر بەکاربێنن و ڕاستگۆیی يعني ڕاستگۆیی بنەمایەکی زۆر باشە بۆ ئاشتی خوازی ئەو کەسانی کە ئاشتی خوازن پێویستە لە بروزی یا لە زیاتر بەرجەستەکردنی صفاتی ڕاستگۆیی یا دیسان چی بن بەرجەستە بن یا ئافرەتان ئاسانە بەلایەن مبادرە يعني سيركي لواچه هەندێ سیفات و تایبەتمەندی وا لە ئافرەتەکە قورس نەبێ بەلایە مبادرە بکات بۆ ئاشتی خوازی یا جاری وایە ئەوەی کە جەنابتان باسی کرد یعنی لێبوردەیی زیاتر تیایە ڕەنگی داوەتەوە بە ئاسانی ئەتوانێ مبادرە بکە یا بتوانێت تەواضعی زیاترە یعنی ئەو غرورە شکندەی کە ئەبێ کە وا لە ئینسانەکات کە ڕۆحی شەڕەنگێزیە تونند و دیجیتیە بەرجەستە بێ سیرەکەی لەوانەیە لە سیفاتی ژن نییە ژن هێمنترە ئارامترە نەرمترە جوهد و کەرەمی زیاترە بۆیە ئەم شتانە کە ئێمە باس دەکەین خوانەخواستە نامانەوێت بڵین پیاوان وانین بەڵام ئێمە ئەمانەوێت ئافرەتانمان خۆیان بناسن بۆ ئەوەی ڕۆڵێکی زۆر گەورەتر و باشتر بگێڕن لەوەی کە بتوانن ببنە هۆکاری ئاشتی تەبایی خۆشەویستی و سۆز لە ناو خێزانەکانیانە و پاشان ئەمە ڕنگ بداتەوە لە پەروەردەکردنی مناڵەکانیان و لە نەوەی داهات و ڕنگ بداتەوە لە کۆمەڵگەیە ڕاستە قمری خان لە یەکێکی لە هینەکانە کاتێککە باسی لە ڕۆژگاری ئەمڕۆدا حتا دەوڵەتە زلهێزەکانیش نەتەوەی گرتوەکانیش یەکێ لە بڕیارەکان کە دەری کردو بە بەشداری پێکردنی ژنان بڕیاری 1325 کە باس لەوە کات پێویستە بۆ بەرقەراربوونی ئاشتی و سەقامگیری ژنان بەشداریان هەبێت لە عملیای ئاشتی ینی لە بەرپاکردنیە ئەم ساڵانەی دوایی لە سەدەی 1920 ئەمە یەکێکە لە دروشمەکانی نەتەوەیە گرتوەکان کە باس لە ژن ئەمن و ئاشتیەکە یعنی المرأة الأمن والسلام ژن ببێتە دروشمیە ببێتە بنەمای دروستکردنی ئەمنی نێودەوڵەتی و حتا ئاشتی نێودەوڵەتیش و ئێمە ئەبێ کار بۆ ئەوە بکەین چونکە وەکو باسمان کرد ئێمە لە بیرروباوەڕمانە لە عەقیدەمانە ئەمە پێشتر پێمان وترەوە ڕەنگی داوەتەوە دیارە زلهێزەکانی دنیا و نەتەوەیە گرتوەکان لەم دوایانەیە هەستیان بە گرنگی
بەشداری ژن کردووە و بە گرنگی ڕۆڵی ژن کردووە لە بەرجەستەکردنی ئەمن و ئاشتی و ئاسایشی نێودەوڵەتی و حتا لێک نزیکردنەوەی دەوڵەتان لە یەکتری. بەڵام لە ئاینی پیرۆزی ئیسلامە زۆر بە گرنگیەوە باز لە ڕۆڵی ئاشتی و بەستنەوەی کەسی باوەڕدار بە وەکو پێشتر باسم کرد حتا تەقوا ئیمان تەوبە زۆر شتی ئینسانی باوەڕدار بەسراوەتەوە بەچی بە ئەمن و ئاشتی و ئەو ڕۆڵە ئاشتی خوازانی کە ئەبێ هەیان بێ و ئەوەی کە جەنابەت باسی کرد یعنی ژنان بەڕاستی لە چەند شوێنێکە ئەتوانن ڕۆڵی بەرجەستەی خۆیانیان هەبێت لە خێزان ئەوەی جەنابتان زۆر بە باشی باستان کرد. ئەمڕۆ بانخوازەکانی بانخوازی ئافرەتیشمان زۆر یعنی لە مزگەوتەکانیش ئەتوانن ئەو چەمکی و ئەو مەفهومی ئاشتیە زیاتر چی بکەن بگوازنەوە بەڕاستی بۆ تاکەکان لە کۆمەڵگەدا بە گرنگە ئەمە لە منهەجی پەروەردەیە چی بێت یعنی بەڕاستی ئیدماج بکرێت لە منهەجی پەروەردەیە یا مامۆستا ینی مامۆستا دەبێت ئەو مەفهومی کاراکتەرێکی سەرەکی بێت لە گواستنەوەی و تەبەنیکردنی مەفهومی ئاشتی لە قوتابخانەکان و شتێکی ئامڕازێکی زۆر سەرەکی و گرنگ کە بەڕاستی ئەمڕۆ ڕۆڵێکی زۆر بەرجەستەی هەیە لە گەیاندنی مەفاهیم و لە گەیاندنی فکرەکان ئامڕازەکانی گەیاندن و ڕاگەیاندنە بە هەموو شێوەکانیەوە پێویستە هەموو لە خزمەتی گەیاندن و ڕۆشنبیرکردنی کۆمەڵگەدا بن و بڵاوکردنەوەی سەقافەی ئاشتی و ئاشتی خوازی بەتایبەت کە من دەڵێم لە ئاینی پیرۆزی ئیسلامە زۆر گرنگی بە قەزی ئاشتی دراوە بۆیە ئەبێ ئەمڕۆ مسلمانان بۆ ئەمڕۆ ژنان بەڕاستی کە ئەتوان کاراکتەرێکی زۆر سەرەکی بن هەموو ئەو ئامڕازانە لە خزمەتی گەیاندنی ئەو مەفهومەدا بەکاربێن. زۆر جوانە. ئەیکە لە قسە خۆشەکان کە لە کاتی خوێندنەوەی بڕیاری 325 ئەڵە سەرۆکی نامیبیا لەو کاتایە جەلسەکەی بەڕێوە بکە و قەرارەت دەرکرا وتی لە کاتێکدا ژنان نیوەی کۆمەڵگە پێگەێنن بۆ نیوەی چارەسەرەکانیش نەبن یعنی بۆ بەشێک نەبن لە چارەسەری ئەو هەموو شەڕ و ئاژاوی کە ئێستا لە وڵاتاندا بەرجەستابێ بۆیە ئەوان بۆ قەناعەتەوە هاتونەتە پێشەوە کە داوای ئەوەکەن کار بکرێ بۆ ئەوەی ژنان ڕۆڵی یەکەم زەرمەند نەبن زەرمەندی یەکەم نەبن لەو نەتیجەی ئاژا و شەڕێکە لە وڵاتانە هەیە هەوڵ بدرێ بۆ پارێزگاریکردنیان و بەکارهێنانیان وەکو ئەداتێک لە شەڕدا وەکو زەرمەندێکی گەورە لە شەڕدا و بەشێکی کە لە قەرارەکە لەسەرەوە ڕووەکە ژنانیش بەشێک بن لە دروستکردنی با بڵێن ئەو حاڵەتە بەشێک بن لە ئاشتی بەشێک بن لە بەرجەستەکردنی ئاشتی ئەمە دیارە هەستپێکردنیانە بە گرنگی کەسایەتی و ڕۆڵ و دەوری ئافرەت لە بەرقەرارکردنی ئاشتیە ببوورە قوڵی خان قسەکە دوای بڵێم لە ئاەتی 114 سورەتی نیسا 128 سورەتی نیسا هاتووە وەسڵح و خەیڕ یعنی ئەمە ئاشتیە بەسێتەوە بە ژنەوە یعنی ئاەت سورەتی نیسا کە زۆرترین ئاەت و ئەحکامی تایبەت بە ئافرەتی تایە سیرەکەی هەر لەو سوورەتەیە جەخت لەسەر سڵح کراوەتەوە و ئەدا ینی وەکو زەنگێک بەگوێ ئافرەتانە کە سڵح هەمیشە خێرە چ بۆ حیاتی دنیایی و چ بۆ حیاتی ئوخرەوی واتە بێ ڕۆڵێکی زۆر بەرجەستیان هەبێت لە سڵح و لە خێرە. دەستان خۆش بێ بینەرانی بەڕێزی شەش دێنە لای ناوبڕێک و دواتر دێنەوە لاتان. دووبارە سڵاوتان لەبێت بینەران ئێستا دێنەوە لاتان بۆ تاواکردنی بابەتەکە لەگەڵ خۆمری خان دیارە یەکێک لەو با بڵێن لەوەی کە باسی بکەین لە گرنگی بەشداریکردنی ئافرەتان لە ئاشتیە و ئەوەی کە کاریگەری زۆری ئەبێت لەسەر کەسایەتی و ئەدای ئافرەت بەرەو ئاشتی چوونە ئەوەیە ئێمە خۆمان ینی بین کار لەسەر ئافرەتیش بکەین ئەو ئاماژە لە زیاتر باز ئەوە کرێت کە قورئانیش زۆر ئاماژە بەوادات کە ئافرەتان ئەبێ کەسایەتیان کەسایەتێکی بەهێز بێ و لێهاتوو بن تاکو تاکێکی ئاوا تەندروست پەروەردە بکەن کە بەکەڵکی کۆمەلگا بێت وەکتاکێکی ئاشتی خواز و ئەوە بێت لێرە باز دەواکەین زۆر گرنگە ئافرەتان ئاستی ڕۆشنبیریان خوێندەواریان ئەمانە هەموو کاریگەری خۆی هەیە لەسەرەوەی ئافرەت بەشێک بێت لە ئاشتی و ئاشتی خوازی لە کۆمەلگایە کاتێک ئافرەتێک کە
ئەلکی یەکەمی پەروەردەکردنینەوەی داهاتووە خۆشی کەسایەتێکی بەهێزی هەبێ و بتوانێت بە شێوەیەکی باش ئاراستەی پەروەردەی مناڵەکەی بۆ ئاراستەیە بەرێت کە گیانی بە یەکەوە ژیان و لێبوردەیی و لێخۆشبوون تیا زەرا بکات ئەمە زۆر گرنگە بێت ینی ڕۆڵ و کەسایەتی دایی کاریگەری یەکەمی هەیە لەسەر پەروەردەکردنی مناڵەکانیشی. ئەگەر سیر بکەین لە بەتایبەتی لە ڕۆژگاری ئەمڕۆدا ڕێژەی تەلاق لە زیادبوونە کێشە خێزانەکان نە مەحکەمە و نەنووسنگەکان بەرناکەوێت لەبەر زۆری کێشەکان ئەمە ئەگەڕینەوە بوو ئەوەی کە لەم ڕۆدا ئەم ڕۆڵە تەهمیش کراوە با بڵێن ئەو لایەنەی تاک بە تایبەتی ئەو لایەنەی ئافرەت بەو شێوەیە گرنگی پێ نەدراوە کە ئێمە بین ئەم ئافرەتە خۆی کەسایەتێکی بەهێزی هەبێ و مستەوایەکی باشی هەبێ تا بتوانێت دەرەقەت ئەو حاڵەتە بێت ینی ئێمە ئەبێ بگەڕێنەوە بۆ سەرەتاکان یا هەنگاوەکانی سەرەتای پەروەردە باڵێ کە ئەم هەنگاوانی سەرەتای پەروەردەش لە ئەساسە ئەرکی ژنە چونکە یەکەم قوتابخانەیە بۆ پەروەردەکردنینەوەکە و خێزان دیسان قوتابخانەیەکی یەکەمە و ماوە دایک یەکەم مامۆستایە کەواتە لە هەنگاوەکانی سەرەتای پەروەردەدا پێویستە دایک ئەم ئەرکە لە خۆ بگرێ لە ئەستۆ بگرێ واتە ئەو ئەرکی کە دەڵێن ئەرکی دایکایەتی زۆر قورسە بۆ زۆر ئەجری زۆرە و ینی بەڕاستی بەها و بایەخی خۆی هەیە یەکەم ئەوەی کەوتمان تۆوی ئیخلاص ئەبێ لە پەروەردەکردنی مناڵەکایە چی بکە بچێنێ پاشان تۆوی ئیحسان ینی چاکە و چاکەکاری ڕاستگۆیی تۆوی چاندنی تۆوی ڕاستگۆیی لە پەروەردەکردنی مناڵە پاک و خاوێنی لە هەموو ڕوویەکەوە پاک و خاوێنی لەڕێی حتا لە بیرکردنەوەیە لە عەقڵە لە تەدبیرە لە زمان پاکیە بێ پێنسان مناڵەکە وا پەروەردەکەی کە پاک و خاوێن بێ ئەبێ مناڵەکە وا پەروەردەکەی تۆ کە موسڵمانی کە هەمیشە چاودێری خوای گەورەی بەسەرەوەی و هەمیشە لێبوردەیی تۆوی لێبوردەیی لە دروستکردنی کەسایەتی مناڵە بچێنی پاشان ئێمە دەزانین کە ئەگەر دایکێکی سەرکەوتوو بێ دەبێت دەتوانێت مناڵەکەی مناڵێکی گوێڕایەڵ باربێنێ مناڵێکی گوێڕایەڵ کە گوێڕایەڵ بوو کەواتە ئەو شتانی کە دەبنە ئەمانە هەمووی کە باسیەکەین هەمووی دژە ئاشتیە ینی ئەگەر ئەمانە نەبوو کەواتە ئاشتیش نابێت ینی تۆ ئاشتی لە کۆمەڵگەی مرۆڤایەتیەکانە لە کۆمەڵی مرۆڤایەتیایە لە یەکەی خێزانەوە بیگرێت تا ئەچێتە یەکەی کۆمەڵگەوانە بۆیە سیر دەکەین من بۆیە دەڵێم ژن زۆر گەورەیە پێویستە خۆی بناسێ بزانێت چ ڕۆڵ و ئەرکێکی هەیە لە بەدیهێنانی ئاشتیە چ لە ماڵەوە چ لە کۆمەڵگەدا حەزی چاکەویستی بۆ خەڵک ئەبێ ئەمە ئەرکی دایکە هەر لە سەرەتاوە ئەبێ لە مناڵەکەیە دروستی بکە پاراستنی ئەمانەت دیسان ئەوەی کە ئەبێتە هۆکاری توندوتیژی و لادان لە ئاشتی خیانەتە لە ئەمانەت حتا تۆ لە ڕووە سیاسیەکەشەوە سەیریکە کاتێککە دەسەڵاتی سیاسی خیانەتەکە لە ئەمانەتی خەڵک لە ئەمانەتی جەماوەەر سیرەکەی چییە لە ئاشتی دوورەکەوێتەوە هەر خیانەتێک هەنگاوێک دوو تەخاتەوە لە ئاشتی پاراستنی نهێنی سیرەکەی ئەبێت دایک منداڵ وا باربێنێت خۆشیە بێوا بێت یعنی ئەگەر خۆشی ئەو سیفاتی تیانێ بێ ناتوانێت بیچێنێ پاسان فێڵ نەکردن خێر و سەدەقە ئەمانە هەمووی بنەمان بۆ دروستبوونی ئاشتی بەڵام کوڕێخان یەک شتی تر هاوڕێتی یعنی ئەبێ مناڵ بزانێت ژن بزانێت کە منداڵەکەی کەنەوەی داهاتووە چۆن چه هاوڕێیەکی هەیە و مەفهوم واتای هاوڕێتی یا زمان پاراستن سیرەکەی ها یەکێک لە ئافەتە گەورەکان لە دروستبوونی ئاشوب ئاژاوە چ لە ناو خێزان چ لە دەرەوەی خێزان چ لە کۆمەڵگەیە نەپاراستنی زمانە غەیبەت قسە هێنان و قسە بردن وانە کەواتە ژن دیسان کاراکتەرێکی سەرەکیە لە ئاشتی خێزانیە وشەی چاک یعنی هەمیشە هەوڵ بدا دایک خۆی وشەی باش بەکاربێنێ وانە بۆی مناڵەکانیشی بە دوای ئەوە وشەی باش بەکاربێنن باز نەکردنی خەڵک بە خراپە هەردەسەن دەبێتێتەوە سەر سێکتەری ئەوەی زمان پاراستن دوورکەوتنەوە لە گومان زەڵ و گومان یەکێکە لەو هۆکارانەی کە دەبنە هۆی لاوازی ئاشتی وانی
کە زەن و گومان هەبوو چ لە ناو خێزان چ لە بینی تاکەکانی خێزان چ لە نێوان هاوڕێکان چ لە کۆمەڵگەیە سیرەکەی چییە بێت سیرەکەی ئاشتی لاوازە بێت کە ئاشتی لاواز یعنی بەرەو شەڕ و جەنگەشێ ئازار نەدانی بەسەم بۆ نمونە حتا لە ئیسلامە تەوسیە کراوە بە پاراستنی مافی دراوسێ واتە ئازار نەدانی دراوسێ ئەمە دیسان چییە ئەرکی ژنە ها چونکە ژن زیاتر لە ماڵەوەی و ئارکی پاراستنی ئەوەی هەیە سیلەی ڕەحم بەجێهێنانی سیلەی ڕەحم یەکێکە لە بنەماکانی پاراستنی ئاشتی خێزان سیرەکەی ئەمڕۆ ژنان لە قەتعی سیلەی ڕەحمە ڕۆڵێکی زۆر بەرجەستەتریان هەیە تا لە چی تا لە بەجێهێنانی سیلەی ڕەحم بۆیە ئێمە دەڵێن ژن گەورەیە پێویستە ئەو گەورەیەی خۆی بەکار بێنێت بۆ ئاشتی خێزان و ئاشتی کۆمەڵایەتی یەکێک لە هۆکارەکانی دیسان لادان یعنی لە ئاشتی ستەمکردنە وانە کەواتە ژن ئەبێ بەو سیفەتانی کە خۆی گەورە لە وجودیە خوڵقاندوێتی هەوڵیەوە بدات کە نەهێڵێت ستەم بکرێت چ خۆی وەکو کاراکتەرێکی سەرەکی لە خێزانە ئەبێ زۆر دادگەر بێت و هۆکاریش بێ بۆ ئەوەی کە خەڵکی تریشی بن دادگەر بن ڕێزگرتن لە میوان ڕەوشت بەرزی شەرم و حەیا یەکێکە لە شتە جوانەکان کە ژن ئەڕازێنێتەوە ئەمڕۆ یەکێک لە هۆکارە هەرە سەرەکیەکان بۆ لێکترازانی خێزان بۆ نەمانی ئاشتی خێزان پاشان ڕوودانی حتا جەریمەی دەرەوە ئەو شەرم نەکردنێ واتە نەتوانیوە بنەمای شەرمکردن کە یەکێکە لە هۆکارەکان بۆ پاراستنی ئەمنیەتی خێزان و ئەمنیەتی ماڵ حتا لە قورئانی پیرۆزە تەکیدی دەکراوەوە حتا فەلسەفەی حیجاب و ئەوانە هەموو ئەگەڕێتەوە لەوە چ ئێستا لێرەیە مەجال نەبێ پاشان بەزەی خاکی بوون هێمنی هەموو ئەمانە چین هەموو ئەمانە هۆکارن کە بتوانیت کەسایەتیەکی بەهێزی لەسەرچی بنەما بنی کە ئەمەش ئەرکی چی ئەرکی ژنە دەست خۆش بخم ڕێخام من لەوێ راویستم ئەوە بڵێم کە ئێمە بۆ دروستکردنی ئەم ژینگە ئەم بارە ئاسایە ئەوەی کە تۆیڵی بۆی ڕۆڵی ژن بەم شێوە بەرجەستە بێت لە پەروەردەکردنەوەی داهاتوە لە بەرقرارکردنی ئاشتیا پێویستە کۆمەڵە حاڵەت بۆ ئافرەت بەرجەستە بکەین یەکەمیان وتمان چاکردنی ئەم ژینگەی دەوروبەرمان ئێمە لە حاڵەتێکین کە ئافرەت مەسەن لە کۆمەڵگەی خۆمانایکە لە گلەیەکان کە هەیە ئافرەت بە شێوەیەکی کەم سەیری بکرێت ئەوە یعنی تۆ کاتێک کەسایەتی دایک خۆی کەسایەتێکی بەهێز نەبێت ناتوانێت ئەو ڕۆڵە بینە کە ئێستا تۆ ئاماژە پێەیە کاتێک خۆی بە ستەمی لێ بکرێ و زوڵمی لێ بکرێ و ئازێت بدرێ و ناڕەحەت بکرێ بۆیە یەکێک لە شتە گرنگەکان ئەوەیە ئافرەت خۆی کەسایەتێکی بەهێز هەبێ و ڕێگە نەدرێت یعنی تۆ ئەگەرەتەوێت خێزانەکەت بە شێوی کەم سەرکەی دایکە بە شێوەیەکی کەم سەرکەی بزانانی خۆشت کەمیت چونکە ئەگەر ئەو یەک شت هەیە ئەمە هەل لە بنەما وەکوتم ئەگەڕێت و دیسان بۆ ژنەکە خۆی وانە هەل لە سەرەتاوە مناڵەکەی چۆن پێگەێنێ کوڕەکەی چۆن پێگەێنێ کچەکەی ئەوەش ڕاستە ئەوەش ڕاستە حاڵەتێکی کە ئەگەر بڵین ئافرەتان شارەزا بن بە ئەرک و مافەکانیان یەکێکی کە لە حاڵەتەکان ئەوەیە یعنی ئێمە زۆر جار بزانین ئافرەت هەر ئیشی یعنی کۆمەڵە شتی کەمە ینی ئەرکەکەی بە شتێکی کەم لە قەڵەمی ئەو هەموو ڕۆڵ و بەرپرسیارەتی خۆی هەست پێ نەکا و دائیمەن بڵێن جا ئافرەت چی هەر ناندروستکردن یعنی وەبزانن ڕۆڵێکی زۆر تەهمیش و هامش و پلاخرایی بینێ کەمە شتێکی هەڵەیە یەکەم ئافرەت خۆی بناسێ پاشان دەوروبەرەکەشی بیناسن و ئەرکەکەی لە بەرچاویان ڕوون بێ یعنی بزانن ئەو کەسەی کە لەگەڵیانە ئەو کەسێک کە ئەو بوونەوەری ئەو ئافرەتی کە هەیە بەڕاستی ئەمەیە یعنی ئەوەی کە تۆ ئەتەوێ بەدی بهێنی بۆ پێکێنانی ژیانێکی بەختەوەر کاراکتەرە سەرەکیەکەی ژنەکەیە جوان متمانە بەخۆبوونی دایک یعنی تا چەنە ئەو سیقەی بەخۆی هەیە مناڵەکانیشی ئەم گیانی سیقە بەخۆبوون و قسە لێوەرگرتنان هەیە کاتێک دایکی خۆی ئەو ڕۆڵە لە دەستات خۆی متمانی بەخۆی نیە و خێزانیش متمانی پێنیە کۆمەلگا متمانی پێنەوێ دڵنیا بە ناتوانێت ئاکارە جوانانەی تۆ باست کرد لە مناڵەکەی ڕنگ پێباتەوە بۆ یەکێ لە هەڵە کەم و کوڕەکان لێرە دروست بێت نەمانی ئاشتی لە خێزانە یەکێکی لەو حاڵەتانەی کە ئەمڕۆ لێکۆڵینەوەکان ئاماژە بە ئۆئن ئەو خێزانەی خۆیان لە کێشە و گرفتان مناڵەکانیان کەسایەتیەکی تەندروستیان نابێت زۆربیان یعنی ناتوانن سەرکەوتو من لە ئاسی خوێندنیانە وەنە لە ژیانی ڕۆژانەشیانە لە ژیانی خێزانیانە لە ژیانی با بڵێن کۆمەڵایەتیانە لە کار و پیشیانە سەرکەوتو نابن بە حکمی ئەو ژینگە ناتەندروستەی کە تیایە گەورە بوون بۆیە خێزانەکان ئەبێ ئێستا یعنی زۆر ئەو حاڵەتە بە گرنگ وەرگرن کە بۆ بەرجەستەکردنی ئاشتی و نەمانی کێشە و دروستکردنی کەسایەتیەکی تەندروست پێویست دەکات ئەوان
ئیش لەسەر ئەوە بکەن کە کێشە و خێزانەکانی ناو خۆیان دەرنەخەن یعنی وانەکەن کە تەسیل ڕۆڵ و کاریگەریە بێ لەسەر مناڵەکانیان گرنگی دایک لە خێزانە بەرجەستە بکەن پیشانی بن کە ئەم کەسایەتیە ڕۆڵە گەورەکە لای ئەوە با بڵێن قیادەدانی خێزان ڕاستە وەکو قەوامەت مشهور خواردن ئیشی پیاوانە بەڵام کەسایەتی بەهێز و بەڕێزەوە سیدکردن بۆ دایکانە وەشە لە قورئان ئاماژەی پێکرێت لە فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم زۆر ئاماژە بە گرنگی و پایەبەرزی دایکانەکرێت. خوێندەواری و شارەزایی و لێهاتووی ئافرەتیش بە هەمان شێوە کاریگەریە بێ لەسەر دروستکردنی کەسایەتی مناڵەکان وعی و سەقافەی ژن کاریگەرێکی زۆری هەیە بۆیە زۆر پێویستە یعنی بەڕاستی ئەرکی دەسەڵات ئەرکی ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی ئەرکی ڕاگەیاندن کاران بەڵێ بە ڕێکخراوەکانی ژنانە کە ئەم مەفاهیمانە بگوازنەوە ئێمە ئەبێ ئیش لەسەر ئەوە بکەین ئەم مەفاهیمی ئاشتیە ئەم خیتابانە کە لە ئەساسە خیتابی قورئانین بگوازینەوە بۆ کۆمەڵگە واتە ئەو ڕاستەهێڵی کە ئێستا هەڵبژێراوە هانی ژنانە درێ وەکو لەگەڵ پیاوانە چوونەتە دوو سەنگەری جیاوازە هەردوو لە یەک سەنگەران وانە بەڵام ئەرکەکانیان بەپێی تایبەتمەندی سروشتیان بەپی تایبەتمەندی ئەرکیان جیاوازە واتە ئەبێ ئەم مەفهومە بگوازرێتەوە کە ژن گەورەیە لەبەر ئەم هۆکارانە گەورەیە کە میکانیزمی بەڕێوەبردننی خێزان لە ڕووە دەرونیەکەیەوە لە ڕووە پەروەردەیەکەیەوە لە زۆر ڕووەوە ئەبێ ژنەکە داینی وانی ئەم دانانی ئەم میکانیزمەش بە ئەوی کە جەنابەت بە وەعیە بە هۆشیاریە بە تێگەیشتنەوە نیە ئەگەر وەعی و هۆشیاریەکی تەواوی نەبێت واتە خۆی لە ڕووی کەسایەتیەوە کەسایەتێکی بەهێز و بەرجەستەی نەبێت ناتوانێت ئالێتێکی باش بێت بۆ گواستنەوەی ئەم ئەکێ لە قسەکان ئەڵە فاقی دووشەی لا یعطیه یعنی کە خۆی شتێکی نەبێ ناتوانێت بیبەخشێتەوە کەواتە ئێمە کاتێک خێزان خۆی خێزانێکی با بڵێن تەندروست نەبێ و خێزانێک نەبێ کە ئاشتی تیا بەرقەرارە ناتوانێت مناڵێک کە ئاشتی خواز بێ و گیانی لێبوردەیی و بە یەکەوە ژیانی تیا بێت پەرهەم بێنێت بە هەمان شێوە کۆمەڵگا ئەگەر پێکهاتەی سەیری پێکهاتەی کۆمەڵگەکەین کۆمەڵە خێزانە ئەگەر ئێمە خێزانەکانمان خێزانێکی ئاشتی خواز و گونجاو و تەبا نەبن بە یەکەوە ناتوانین کۆمەڵگەیەکیش بەرهەم بێنین کە کۆمەڵگەیەکی با بڵێن سەقامگیر و دوور لە کێشە و ئاژاو و گرفت بێت هەموو ئەمانەی کە باسمان کرد لە خزمەت دروستکردنی تاکی تەندروستە لە خزمەت دروستکردنی کۆمەڵگەیەکی تەندروست و خێزانێکی تەندروستە کە با بڵێن ڕۆڵی ئافرەتیایە ڕۆڵە سەرەکیەکەیە و کاریگەری یەکەمی هەیە لەسەر بەرجەستەکردنی ئاشتی و ئاشتی کۆمەڵایەتی بۆیە زۆر تەکید لەسەرەوە ئەکەینەوە کە ژن ڕۆڵێکی سەرەکی هەبێت لە ناوەندی بڕیار لە ناوەندی بڕیار لە خێزان وانە و لە ناوەندی بڕیاری دەسەڵات بۆچی بۆ ئەوەی بتوانێت بەڵام بە مەرجێک ئەو ئافرەتی کە باسی لێوە دەکرێت خۆی بناسێت ئەرکی خۆی بزانێت لە ئاراستەکردنی کۆمەڵگە و لە ئاراستەکردنی تاکەکان و لە ئاراستەکردنی خێزان بۆیە زۆر گرنگە ئەو ڕۆڵەی کە پێویستە پێی بدرێ بۆ ئەوەی بتوانێت بەرجەستەی ڕۆڵی خۆی بکات و وەکو وتمان لە خیتابی قورئانیشە لە پەیامی قورئانیە زۆر گرنگی بە پاراستنی مافی تاک وانە و ئازادیە گشتیەکان و حتا وەسەتیەت اعتیدال هاوسەنگی دراوە بۆ ئەوەی ئەم مەفهومی ئاشتیە بگوازرێتەوە حتا پێغەمبەر صلی الله علیه و سلم لە دانانی یەکەم بنەمای دەوڵەتی مەدەنی لە مەدینە ئەو بەرجەستەی پاراستنی مافی هەموو پێکاتەکانی کرد واتە کەلیمی سەواکە بەشێکە لە ئاشتی بەشێکە لە چی لە پێکەوە ژیان و دروستکردنی بنەماکانی ئاشتی ئەگەر قوبنی خان دیارە ئیشارەت مەکەن کە کۆتایی کاتی بەرنامەکەی ئەگەر چەند قسەیەکت ما بێت وەک کۆتا قسەکان وەڵایی من وەکوتم ئێمە لە چەند ڕوویەکەوە ئەرکی سەرشانمانە بەرجەستەی مەفهومی ئاشتی بکەین یەکەم وەکو گەلێکی موسڵمان وەکو تاکێکی موسڵمان وەکو ئافرەتێکی موسڵمان
بەرجەستەکردنی خیتابی قورئان ئەرکی سەرشانمانە چونکە ئێمە ئەمانوێت پەیامی قورئانی بڵاو بکەینەوە و خەڵکی بە پەیامی قورئان دەستور و حیاتی ژیانی خۆیان دەستوری یاسای ژیانی خۆیان بەڕێوەبەرن و پاشان وەکو ئەوەی کە ئێمە ئەمانوێت ببینە خاوەنی کیانێکی سربەخۆ کە بەشدار بین لە زۆربەی بڕیارە نێودەوڵەتیەکان و ئەو بڕیارانەی کە لە نەتەوە یەکگرتوەکان هەیە ئەوەی کە جەنابەت باست کرد لە بڕیاری 25 نەتەوە یەکگرتوەکانە کە 18 خاڵ و یەک دیباچەیەکی هەیە لە 4 تەوەری سەرەکیە باز لە ڕۆڵی ژنەکات ئێمە بە لە هەردوو ڕووەکەوە پێویستە بەرجەستی ئەو ڕۆڵە بکەین. من تەنها 1-2 خاڵیان ئاماژە پێ دەکەم کە بەشداریکردنی ژنان لە پرۆسەی دروستکردنی بڕیار ئەمە بە ئەرکی هەموو لایەکمان بێت بەشداری پێکردنی ژنان لە پرۆسەی پاراستنی ئاشتی نێوخۆیی و نێودەوڵەتی ئەمەش دیسان خاڵێکی ترە. پاراستنی مافەکانی ژنان و کچان لە کاتی جەنگ و ململانەکاندا چونکە لە کاتی جەنگ و ململانەکاندا و لە کاتی ناوخۆییەکاندا چ ناوخۆیی خێزانی کێشە و مەشاکیلی خێزانی چ کێشە و مەشاکیلی کۆمەڵگا ئەوە ژنن کە زەرەرمەندی یەکەمن و قوربانی یەکەم. لێرە من کۆتای قسەکانم بە فەرمودەی پێغەمبەری خوا صلی لە کاتی جەنگە هەر ئاماژە بۆکە کە ئافرەتان و مناڵان ئەبێت لە کاتی جەنگە با بڵێن بپارێزرێن و هیچ جۆرێک ئەزێت نەدرێن. ئەمە دیارە هەر ئاماژەیەکی بۆی کە ینی هەر هەمان پاراستنی مافی ژنە لە کاتی سەرا و ئاژاوە پاراستنی پێگەی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی دەستان خۆش بە قومری خان دیارە کاتی بەرنامەکەمان تەواو بووە سپاس بۆ ئامادەبوونن لە بەرنامەکەمان بینەرانی بەڕێز سپاس بۆ مانەوەتان لەگەڵمان لێرەدا ئەڵقەی ئەمجارەی بەرنامەکەمان کۆتایی پێهات خواتان لەگەڵ سپاس بۆ گوێگرتنتان.